عادەت و نەریتەکەیە خەڵک پێش جەژن ئەو یەک دوو ڕۆژە ئیتر پرێسێکی تەواو سەر دەلاکەکە قەرەباڵغیە فریاکەی قژی خۆچاکەی نەبەخوا هەمیشە یەکەم ڕۆژی جەژن دەلاکەکان خۆیان چاکردو و من خۆم 20-21 ساڵە لەم جادەیەم ئەو ڕۆژەی ئەو دوو ڕۆژەی کە مەعاش دابەشەکرێ زۆری فەرقە لەگەڵەوەی کە مەعاش دابەش ناکرێ بە حوکمیەوەی کە زۆرینەی مەعاش خۆرە لە کوردستانە. ئەم ساڵ بۆ جەژن چ بابەتێک چ ستایلێکی قژ بەناوبانگە؟ ئەوەی کە زۆرترین خواسی لەسەر بێ لای من لۆفەید و لۆ تەیپەرە ئەو دوانە زۆر بەم بەرە جەژنانە ڕەچاوی نرخەکانی کردەوە بە هاوڵاتیان؟ من یەک دەنە کێشەم نەبووە خۆی پێم وتوێ ئەو نەدانێ و تێتی ئەوە شتیوان نەبووە لە هینی منە بڵێ مناقەشەی لەگەڵکەم ئاروەڵام کێشەم نییە هیچ. شەو تاواکو کەی لێرە؟ شەو من تا 11 شەکەم بەڵام دەلاکەکان بە گشتی تا بەیانیە مێنەوە بەڵام هەر وەکو ستایلی خۆم من هەر تا 11 تا 12 ئەو پەڕیشکەم.